ساڵی هەشت تقریبان ئەو کاتە من تەمەنم 17 یا 16 ساڵێکە بوو بەهۆی پێشمەرگایەتی باوکم ئێمە لە شارەوە چووبووینە شاخ. ئەو کاتە ساڵی هەشت بوو. ئیتر تقریبان ئەنفال لە سەرەتاکانی مانگی یەک بە چەند قۆناغێ دەستی پێکرد. قۆناغەکەی لا ئێمە لە مانگی بین مانگی سێ و مانگی چوارە بوو لە چەند قۆڵەوە ئەو شوێنەی کە ئێمە پێڵێن ناوچەی گەرمیان لە پێبازەوە هەتاوەکو ئەگاتە دووس خورمات و ئەو ناوە دەستی پێکرد مەنتیقەی کەرکووک و گەرمیان و کەلار و دیهاتەکانی دەوروبەری. دیارە حکوومەتی عێراق بە بەرنامەیەکی بۆ داڕێژراو لە شەڕی ئێران و عێراق بووە ئەو هەموو ئیمکاناتەی کە لە شەڕی ئێران و عێراقا بەکاری هێنا بەچەک و لە ڕووی سەربازیوە ڕێک پێچەوانەی کردەوە بە ڕووی شۆڕشە، ینی بە شۆڕش ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی شۆڕشا بوون. یەکێتی نیشتیمانی وەک حزبێکی کاریگەر ئەو کاتە ئەو سنوورانە لەژێر دەسەڵاتی ئەو ئابوولادیەکان با بڵین. حکوومەتی عێراقی لە دوای شەڕی ئێران و عێراق ڕووی هێزەکەی پێچوانە ئەو کردەوە و ئەو شاڵاوانەی دەست پێ کرد بە ناوی شاڵاوی ئەنفال. من ئەو کاتەوەکو پێشتر وتم تەمەنم دەور 16 ساڵێکە بوو. ئێمە خێزانێکی 14 کەسی بووین، 7 خوشک و 2 برا. ئەو کاتە باوکم پێشمەرگە بوو لە لادیەکا بووین بەهۆی پێشمەرگایەتیوە لە دەست ڕاودونانی بەعس و ئازار و ئەشکەنجەکە چەند جار بەدەستیەوە چێشتومان ڕۆمان لەو دیە کرد. دیارە ژیانی لادێ بۆ شار بۆ ئێمە زۆر جیاواز بوو، ینی هەموو شتێکی جیاواز بوو. ئیتر تۆ بۆکو حەزب چویتە لەوێ ئیش ئەەکەی وەکو کەسێکی سیاسی وەکو پێشمەرگە. ئیتر کە شاڵاوەکانی ئەنفال دەستی پێکرد دیارە ئەمە دوای کیمیابارانی هەڵەبجە بوو. ئێمە کۆمەڵێ ڕێنماییمان لەلایەن شۆڕشەوە پێدرا وەک ئێستا نەبوو هەموو شتێک خێرا بگات، ینی کەناڵی گەیاندن خێرا بێ هیچ نەبوو، تەنها جیهازێکی ئەوە هەبوو لە بین پێشمەرگە بۆ پێشنە ناوچەیە بۆ ناوچەیەکی تر پیانوتین کە کیمیابارانی هەڵەبجە بووە لەوانەیە لە گەرمیانیش بەکاری بێنێ. ئیتر کۆمەڵی ڕێنمایان داینێ کە پەڕۆی تەربخینە سەردەمان و ئەگەر بەتانی هەبوو تەڕیکەین بە خۆمانیا ینی خۆمانی پێدا پۆشین لەو کاتە. ئیتر ئەمە دڵە ڕاوکیەکی زۆری خست بۆ ناو خەڵکی دێکەوە بە تایبەتی چەند مانگێک پێش ئەم هەڵمەتە حکوومەتی عێراقی ئیستعدادی ئەوەی کردبوو ئابلوقەیەکی خست بۆ سەر گوندنشینەکان کە هیچ شتێکیان بۆ نەیە لە ڕووی خواردەمەنی و هاتوو چۆ و گەیاندن و ئەوە لە پێشە ئەم ئابلوقەی خست بۆ سەر و کیمیابارانی هەڵەبجەوە لە مەنتیقەکانی سنووری یەکێتی لە سەرگەڵ و بەرگەڵ و مەنتیقەی مێرگەپان و خۆشناوەتی و ئیتر ئەو سلسلە دیاتانەی کە بەدەست شۆڕشەوە بوو هەر لە بادینان هەتاوەکو ئەگاتە دووس خورمات و باڵقین گەرمیان هەمووی شەڕیتیا بوو، بەڵام بە قۆناغی جیاجا ئێمە هیچێک بووین لە ئەو قۆناغانەی کە لە مانگی سیا بوو. ینی لە ڕووی دەرونیوە ینی ئابلوقەیەکی خست بووە سەرمان کە ئەوە نە شیر هەبوو، نە خواردن هەبوو، نە غاز هەبوو، هیچ ئێمە کارەبانە بوو. بەڵام ڕۆژانەی جاربەجارێک تۆبارانی دیهاتەکانی ئەکرد، چی لە ڕووی تۆپی دوورهاوێش چی بە فڕۆکە ئەهاتە سەردیەکان و بۆ ئەوەی لە ڕووی دەرونی ئامادەکاریەکی کراوە بۆ ئەوەی لە ڕووی دەرونیوە مرۆڤی ئەو ناوچە تێکشکێنێ. ئەوە بوو هێرشەکان دەستی پێکرد. دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ مقاومە هێزی پێشمەرگە لەگەڵ ئەو هێزە زەبەلاحەی حکوومەتی عێراقکە تەیارە و چەک و تۆپ و هەموو شتێکی پێشکەوتوی هەبوو بەرامبەر بە شۆڕشێک تەنیا چەکە گەورەکەی ئاربیجیەک بوو یا کەڵەشکۆفێک بوو یا بیکەیسیەک بوو، هیچی تر نەبوو. دوای کۆمەڵێ شەهید ئەوە بوو ئیتر مقاومە نەما بڕیادرا هێزەکان سەحب پێ بکە هێزی پێشمەرگە. ئێمە یەکێک بووین لەو خێزانانەی لە کۆی ئەو کۆی لادێنشینانە کە لەوێ بووین کە ئەوە هەی لێ هاتە ئێمە بڕیارماندا خێزانەکەمان بکەینە دوو بەشەوە، بەشی زۆرینەی بەرەو ڕووی سەر جادە با بڵێن بۆ شارەکان بنێرینەوە، لەبەرەوە ئەگەر یەکێکمان لە لادێکە تێچوو ئەوەی ترمان کە لە شارە بمێنێتەوە. یعنی ئەم بژاردە بۆ ئەوە بوو
یعنی یەکێکمان لەم دوو بەشە یەکێکمان نامێنین بە دڵنیایی یا یەکێکمان دەرەچین یا یەکێکمان بۆ ئەو خێزانە زۆرە ناتوانانی ئەو لە ئەگەر هێرشەکە دەست پێ بکات یا قورستر بێ ئێمە بتوانین کۆنتترۆڵی یعنی پارێزگاریکردنی خێزانەکە یا بەعام بکەین سەرە ڕایەوە باوکم پێشمەرگە بوو لە بەرەکانی شەڕابوو بەشێکمان ناردەوە بۆ شار ئەو بەشەمان کە ناردەوە زۆری نەبوون 5 خوشک و 2 برا لەگەڵ خوشکەزایەکە یەکێک لە خوشکەکانم هاوتەمەنی خۆم بۆ کاتە زۆر بە مناڵی بەشودرا بوو مناڵێکی شیە بوو مناڵەکەی چل ڕۆژ بوو لەگەڵ ئەو خوشک و برانەمە کە ئەگەنە بەرە لە دیەکەی خۆمان بەڕێ ئەکەون بەو ئۆتۆمبیلەی کە ئەوانتیایە سەر ئەکەون ئێماڵێن مەکینە و گەڵابە تراکتۆر تیا ئەبن بۆ شار دێن لەسەرەوە کۆپتەرێک بەسەر سەریانەوەی لە خواڵی شۆجێشی عێراقی هجوومەکە ئەیان هێنە ڕەبایەک و لەوێ ئەیان هێڵنەوە و دوای ئەیان بەنە لیوای کەلار کە مەشهورە هەرچی ئەو کاتە ئەو کەسانەی کە ئەنفال کران لەوێ بۆ چەند ڕۆژێک دەست بەسەر کران ئیتر لەو کاتەوە ئێمە ئاگامان لەو خوشک و برایانەم نییە بەداخەوە کارە ساتێکە نەک بۆ خێزانەکەی ئێمە بۆ ڕزگاربوانی کە سوکاری ئەو 182,000 کە ئەڵێن 182,000 ئەنفال بووە بۆ ئێمە زامێکی بەسۆیە کۆتایی نایە ئەتوانم بڵێم لە ماوەی ئەو چەند ساڵە کە ئەنفال بووە بۆ ئێمە تازەیە و کۆتایی نایە و ئەم فایلە لە ڕووی سیاسیوەوە لە ڕووی مرۆییوە و لە هەموو ڕۆیەکانی لە ڕووی تاوانەکەیشەوە فیلێکە دانەخراوە ئەم فیلە بەداخەوە لە هەنێ قۆناغ ئیشی تیا کراوە بەڵام لە هەنێ قۆناغ تایە نەکراوە یەکەم دۆزینەوە یا ئاسەواری یا سۆراغی 182,000 کەس تاکو ئێستا ئێمە ئەتوانم بڵێم 2,000مان نەدۆزیێتەوە ئەگەر ئێسک و پرووسکەکانی بێ ینی جێگەی پرسیارە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئێمە 182,000 چی لێکرا چۆن لە ناوبران چۆن کوژران فرۆشران بەچەکی کیمیاویان لەسەر تاقی کرایەوە کچ و گەنجەکانیان فرۆشان زەند و بەچاڵ کران ئەمانە کۆمەڵێ پرسیارە ئەوەی تاکو ئێستا ڕوونا کۆمەڵێ گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە لە بیابانەکانی خواروی عێراقا ئەڵێن ئەمە بەشێکی ئەوانەیە کە ئەنفال کراون بەڵام ئەمە لە ڕێژەی لە 182,000 دڵۆپێکە لە 200 نییە کە بۆ ئێمە بۆ کە سوکاری ئەنفال سەرڕای ئەوە ڕخنەش لەسەر ئەوە هەیە کە ئەو ئێسک و پرووسکانە ئەهێننەوە من نازانم کە سوکاری منە هی ئەویە ئەوی ترە جارێکی تر ئەمە لە چاوەڕوانیە ئەمان هێڵنەوە ینی تاکو ئێستا حکوومەتی هەرێم نەهاتوە سامپڵێک لە ڕووی وەریاسیەوە لە من وەرگێ DN بۆ ئەوەی بزانێ ئەوە کامیان کە سوکاری منن یعنی بەسیترین شت لە ماوەی حکومڕانێتی هەرێمی کوردستاندا نەیتوانیوە ژمارەی ئەوانەی کە ئەنفال کران 182,000 ئەمانەی کەمانەتەوە ڕزگار بووی ئەوانە ژمارەیان چەنە ئەوانە کە ئەنفال کران چەنی ژنە چەنی پیاوە چەنی مناڵە چەنی گەنجە تەمەنەکانمان بۆ جیا بکاتەوە ئەم ژمارەی تاکو ئێستا وونە و حکوومەتی هەرێمیش ئامارێکی کرد بەڵام ڕاست و دروستی ئەو ئامارەی تاکو ئێستا بۆ ڕای عام ئاشکرا نەکردووە کە ئایا 182,000 کەس ئەنفال بووە ئایا لەنا ئەو 182,000 چەنی ژنە چەنی مناڵە چەنی پیاوە ئایا لە ڕووی ئابووریەوە ئەم پرۆسەیە ئەم تاوانە چەند زیانی مادیەیان چەندی ڕووخان چەند زیانی ئابووری ئاژەڵداری دەخلودانی لێداین لە ڕووی مرۆییەوە چەند زیانی لە پرۆسەی هاوسەرگیری و کێشە کۆمەڵایەتی ئەوانەی بۆ جێهێشتین بەداخەوە تاکو ئێستا ئەوە چەند ساڵ بەسەر ئەو تاواناتی ئەپەڕێ ئێمە بە دوای ئەم پرسیارانەوە دەین کە وەڵامی نییە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریە من پێم وایە موچەیەک کە موچەیەک زۆر نایەکسانی تێدایە ئەموچە قەرەبووکردنەوە لەلایەن حکوومەتیە کە من ناوی نانێم قەرەبووکردنەوە چونکە لە ڕێگەیەکی زۆر نایەکسانی ئەم موچەش ئەدرێ یعنی لە ڕوویەکی زانستی نییە ئەمە قەرەبوو ئەگەر بڵێ قەرەبوو کە سوکارە قەرەبوو ناکرێتەوە بە مادە و بە هیچ شتێکی تر بەڵام کە تۆ ناوت ناوە قەرەبوو ئەم قەرەبووش نایەکسانی تایە نمونەیەک
من لە خێزانەکەم حوت خوشک و برام ئەنفالە دایک و باوکێکی پیر و پەکەوتم ماوە ئەم دایک و باوکی منە ینی تۆ هەیەکێک شەهیدێکە موچەکەی 700,000 ئەم حوتی شەهیدە 700,000 وەرەگرێ یەکێکی تر یەکێکی شەهیدە 400,000 وەرەگرێ کەواتە لەم ڕۆیشەوە هیچ قەرەبوو نەکراوە لایەنێکی تر کە زۆر گلەیە ئێستا بەداخەوە من هەم وەخوکو بەرپرسیارەتێکم هەمووەکو ڕۆژنامەنووس هەمووەکو کەسوکاری ئەنفال کە تێکەڵی ئەم توێژە ئەبم بە درێژایی ساڵێکێک لە ئەوانە توێژێک لەناو ئەمانە کە ئێستا ماوە ئەو پیرە پیا و پیرە ژنانن کە کوڕ و کچەکانیان لەدەستداوە ئەمانە هەتا مردیان لەم ماڵەکە و لە ماڵە ینی من زۆر جار داوام کردووەوە لە ڕێگەی کەناڵ و نووسینەکان و ئەو شوێنە کە ئەمانە خانەیەکی بە ساڵاتوانیان بۆ بکرێتەوە ینی وەکو ئەڵێ حکومت باوکی ملەتە ئەی بە باوکی ئەمانە بێ کە گەورەترین قوربانیان بەم حکوومەتە بەم دەستکەوتە بەم ئازادیە بەخشیوە ئەمانە بەخێوکە وەکو گەرمیانێکە لە دەرودوی ماڵانە نەمرن ئەنی بە ژیانێکی سەربەرزانە بمرن ینی تاکو ئێستا ئەمە نەکراوە یعنی ئەو لایەنانەی کە مەسەلەن لە ڕووی ناساندنی کەیسەکەوە لە ڕووی ناساندنی کەیسەکەوە من ئەپرسم ساڵانە ئێمە چەند توێژینەوە لەسەر دۆخی ئەنفال ئەکرێ لە زانکۆکانە بە ئەکادیمی توێژینەوە ئەکرێ حتمما لە دوای ئەم توێژیوانە کۆمەڵی ڕاستپاردە لەسەر ئەم تاوانە هەیە ئایا حکوومەتی هەرێم ئیشی لەسەر ئەوە کردووە دەرئەنجامەکەی ئەوەی ئیشی لەسەر کردووە بۆ ئەوەی خزمەت ئەم کەیسە بکە ئەم تاوانەیە کە سوکارەکەی بکە چونکە تاوانەکە دووشتە ئەوانەی کە ڕۆیشتون ئێمە چۆن لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی دۆزینەوە و سۆڕاخکردنی ئێسک و پروستکەکانیان چیمان دەست ئەکەوێت و چۆن قەرەبووی ئەیکەینە کارتێکی سیاسی ئەمەکەینە دەستکەوت بۆ ملەتەکەمان کە خاوەن ئەو قوربانیانەین و چۆن دۆکۆمنتی ئەەکەین یەکێکی تری خزمەتکردنی کە سوکارەکەیانە ینی ئەم فایلە دووشتە یەکێ بۆ ئەوانەی کە ڕۆیشتون چۆن ئیشی لەسەر بکەین یەکێ بۆ ئەوانەی کەماون بەداخەوە ئەوەی کەماوە دۆخی خراپە ینی لە ئاست دڵۆپێکی ئەو تاوانە نیە خزمەت نەکراوە و ئەوەیشی کە ڕۆیشتووە تاکو ئێستا ئێمە لە چاوەڕوانی ئاماینەتەوە ئەمە بەو مانانیە حکوومەتی هەرێمی چی نەکرێت من ئەتوانم بڵێم لە سا هەفتای کە سوکاری ئەنفال موچەی هەیە و خانووشی هەیە و ئیشیشی بۆ کراوە بەڵام بەشێکی تری لە ڕووی یاساییەوە کێشەی هەیە و قەرەبووەکەش لە ئاست تاوانەکانیە ئەنفال کاریگەری لەسەر هەموو توێژەکانی ناو تاوانەکە ینی کە سوکارەکانیان جێشتووە بەڵام پشتی شەر بە ژن کەوتووە بە حکمی ئەوەی ژن لە کۆمەڵگای ئێمە ئازادی ڕەهای نییە وەک ڕەگەزەکەی بەرامبەر کە پیاوە لە ئیشکردن لە دەرچوون لە تعبیرکردن یا لە ڕادەربڕین یا لەو هەستەی کە هەیەی یا لەو ئازارەی کە هەیەی وەک پیا و ئەو شتانەی نییە لەناو شاڵاوەکانی ئەنفالەوە ژنانی ڕزگار بووی ئەنفال بە تایبەتی ئەوانەی کە سوکاریان ئەنفالە ئەوانە کەوتنە دۆخێکی ترەوە ئەم ژنانە لە ناو دیەکە بوون لە چوارچێوەی خانوویەکە ئازادی ئەوان تەنها تا دوێنەکە تا سەرکانیەکە تا دیێوەخانەکە بوو بەڵام لە دوای ئەمە کە هاوسەر و کوڕ و کە سوکارەکانیان لەداوە کۆمەڵێک مناڵ کەوت بە ئەستۆیانە و لە دیەکەی خۆیانیش لە ڕووی سروشتیەوە لە ڕووی ژینگەیەوە لە ژینگەیەکی لادیەی هێناتە ناو شار و لە ڕووی دەرونیوە کە سوکارەکەی لێدابڕی و لە ڕووی کۆمەڵایەتیەکانەوە کە سنووردار بوو ئێستا هاتوو خەمێکی تر ئەبێ ڕۆڵی باوک برا پیاو بگێڕێت لە خێزانەکە هەم ئیشی دەرەوە بکە و هەم ئیشی ماڵەوە بکە و چاودێری مناڵەکانیش بکە بۆ ژنانی کە سوکاری ئەنفال زۆر سەخت بوو چونکە من لەناو ئەو دۆخام بە تایبەتی دۆخی ئەوان لە ساڵی هەشتا هەتاوەکو با بڵێن 2000ەکانیش ژنانی کە سوکاری ئەنفال لە دۆخێکی زۆر بێزارکەر و ناڕەحەت لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابوووریەوە بەڵێ نمونە زۆرن ینی من بەداخەوە هەموو ئەوانە لە بیرەوەری منە چەسپاون کە بیری یادی خوشک و براکانم یا لە ناو ڕووداوەکانە بووم زۆر ڕووداو هەیە ئەگەر تەمەەن دەرفەت هەبێ ڕەنگە وەکو چیرۆک دای ڕێژمەوە ئەیشێک لەوانە بیرمە
ئەو کاتەی نەوت بەرامبەر بە خۆراک هات لە کات ئەو ئابلوقەی کە نەتەوەی گرتوەکان خست بوویە سەر عێراق و عێراق خست بوویە سەر هەرێمی کوردستان و هەروە هەرێمی کوردستان بەهۆی شەڕی ناوخۆ ئابلوقەی هەولێر لەسەر ئەم زۆنە بوو. ژنانی کە سوکاری ئەنفال ئەچوون لە نێوان ینی ئەمە بۆ خۆی ینی ئەمە زۆر ناخۆشتر بوو بۆ ئێمە بۆ ژن بە تایبەتی لە نێوان سەیتەرەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئیشیانە کرد بە تایبەتی بازگەی جەلەولا قوڵەجۆ هەروەها لە کفری و دووس کفری ئەمانە ئەو ژنانە ڕۆژانە ئەچون لەوێ بنزینیان هێنا لەوێ بنزین هەرزانتر بوو لێرە ئەیان هێنا بە نرخێکی زیاتر ئەیان فرۆشت یاشتی لێرەیان ئەبر بۆ ئەویان هێنا یعنی زۆر تۆ ناڕەحەتە ئەو بەعسەی کە کەسوکارەکەی توی ئەنفال کردووە ئێستا جارێکی تر ڕۆژانە لە سەیتەرەکانی ئەوانە زۆر بە ناشرینی ئەم ژنانە ئەپشکێنران بنزینەکەیان لێوەر ئەگیرایەوە لەو ناوە فرەشتەکانیان فڕەدا و ئەیان سووتان چونکە حکوومەتی عێراق نەیەوی شت بێنێ وە تەنیا سەرچاوی بژێوی ژیانی ئەم ژنانە یا ئەوە بوو لەو سەیتەرانە ئیش بکەن یا ئەوە بوو بچن لە ماڵانە ئیشی ماڵان بکەن یا ئەوە بوو لە ناو کێڵگە کشت و کاڵیەکە کرێکاری بکەن هیچ شتێکی تر لە بەردەم ئەم ژنانە بوو تەعینات هەبوو و بڕوانامەشیان نەبوو و ئەم ژنانە لە ڕووی جەستەی و توانایە بەس توانای ئەمەیان هەبوو جا ئەگەر یەکێکیان تەمەنی گەنجتر بواە بیتوانێت بەم شێوە خۆی بژێنێ باشتر بەڵام هەبوو ئەو تەمەنەشی نەبوو نەخاوەن کار ئەیگرتە خۆی نەئیتوانی ئەو کارەش بکە لە ڕووی جەستەیەوە ئەوەی کە من لە بیرم بێ یەکێ ئەم ژنانە کە ئەڕۆیشتنە ئەوێ طبعا ئەو کاتە کە من بیرم دێ کیلۆیەکی ئارد بە 12,000 دیناری سویسری بوو ینی زۆر بوو هەتا ئێوارە ئیش بکە 12 دینارە دەرەکرد بەسە توانی ئاردەکە دابین بکەیت ئەی شتەکانی تری ماڵ ئەی لە هەموو ڕوویەکان و پێداویستیەکانی ماڵ بەس ئاردەکە بەتەنیا خۆ تو ئێستاکە چێشتێک ئامادەکەی بەسنان بەتەنیا ناخۆی حتمما شتی تریشیدا ئەی شتەکان ئەی نەخۆشی ئەی کارەبا ئەی ئاو ئەی جلوبەرگ ئەی نەخۆشی ئەی خواردنەکانی تر هیچ ئەمانە نەی ئەتوانی بەس ئاردەکە ئەیتوانی دابینیکە لێرە و لەوێ ئەم چیرۆکانە تۆمار ئەکرێن بەڵام ئەمە وەکو دۆکۆمنت وەکو ئەرشیف بۆ نەوەکانی داهاتوو کە گەورە ئەبێ و پرسیار ئەکا ئەنفال چۆن بوو ڕێژەکەی چەند بوو قەرەبۆکە چی بوو کورد چی لەسێر کرد ئەی ئەرشیفەکەمان چییە لەسەرەبە ئەم داهات چیرۆکە زۆر جار لەگەڵ ئەمانەی بەتەمەنەکان بە تایبەتی بەشێکیان چوونەتە نوگرە سەلمان و هاتوونەتەوە مردن بەڵام کەس نەیتوانی لە زاری ئەمانەوە دۆخی ژیانیان یان ئەو هەستە لە بێ هاوسەری یا لە بێ کوڕوکچی یا جێهێشتنی مڵک و ماڵ و لە گونجێکی کۆمەلگای سەموت کە ئێستا ڕزگاریە لەو ئۆردوگا ڕەملیە داتناوە بێ خزمەتێ ئەم هەستە دەربڕێ و تۆ تۆماریکەی ئێمە چەند مەزاری ئەنفالمانەیە لە چەمچماڵ مەزارمان هەیە لە گەرمیان هەمانە لە دەیدێبنە هەمانە لە هەولێر هەمانە بەڵام ئەمانە تا چەند ئێمە ڕۆژانە و مانگانە و ساڵانە میوانە بیانیەکانمان دێنە سەر ئەم مەزارە و ئەم تاوانانە ئەبینن من ناڵێم هیچ نەکراوە شت کراوە بەڵام ئێستا بۆ نمونە لە گەرمیان ڕێکخراوی وادی ئەڵمانی شتێکی کردووە وێنەی ئەوانەی کە ئەنفال بوون هەڵی واسی وە یان لەسەر جستی فرد شت ئەکرێ بەڵام ئەمە شتی گەورە نین ئەمانە ئەبێ کۆکرێتەوە ئەبێ کۆکرێتەوە لە شوێنێکا دانرێت چیرۆکەکانی ئەنفال بکرێتە فیلم بکرێتە زنجیرە تەلەڤیزیۆن بکرێتە فیلمی دۆکۆمنتاری ئەمانە ئەبێت دۆکۆمنت بکەین بۆ نەوەکانی داهاتوو ئەمە لەوە بەداخەوە ئێمە خاوەنی ئەو تاوانە گەورەین چی وەک هەڵەبجە چی وەک ئەنفال چی وەک شنگال چی وەک بەرزانیەکان تاکو ئێستا مە نەکراوەتە کات بۆ دەستکەوتی سیاسی خۆمان و ئیشیشمان لەسەر ناساندنی نەکردووە من نامەیە مطلق قسە بکەم بڵێم هیچ نەکراوە حکوومەتی هەرێم شتی کردووە ڕەنگە بۆ ئەو پرسیارەی جەنابتانیش کە نەتوانراوە لەسەر ئاسی نێودەوڵەتی هەم شکات بکرێت لە دەوڵەتی عێراق و هەم ئەسەر ئاسی نێودەوڵەتی ئەم کەیسە بجۆڵێ مۆبەڕڕ هەیە ڕەنگە خۆشم بەشێک مقنع من بووە بەڵام ئەکرا هەر بکرایە ئەکرا لەسەر ئەو دەوڵەت فعلەن ئێمە ئێستا وەزارەتێکمانەیە وەزارەتی ئەنفال شەیدان و ئەنفال ینی ئەوە ئەیتوانین ینی بەشێکی گرنگی ئیشەکەی ئەو ئیشکردن بوو لەسەر جونەسایدەکان لەسەر تاوانە گەورەکان ئەنفالە هەڵەبجەیە بەرزانیەکانە شنگالە تەعریبە
تعریبیش کەمی نەکردووە ینی ئێمە ئەمانتوانی لەسەر ئەم کەیسە بکەین و بیکەینە کەیسێک کە ئێمە لەسەر ئاسی نێودەوڵەتی ناسان حکوومەتی عێراقیش ناچارە ملکەتی هەموو قەرەبێ بکرێتەوە و ناچارە داوای لێبوردنیش بکە بەڵام کێشەکە ئێمە خۆمانین و مبڕڕ زۆر جار بۆ بەرپرسان چی من وەکو خۆم هەم بەرپرسی ڕێکخراوێک بوومەوە هەم کە سوکاری ئەنفالیشم بکە بەئی ئەوان بۆ ئەوە مەسەن ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخەی کە دەسەڵاتی کوردی تیاتیا پەڕێ بە تایبەتی ئابلوقەکانێک لە دوای شەڕی داعش دوای کۆڕۆنا هەر جارێ کێشەیەک کەوا ئەکات نتوانن لەسەر ئەم کەیسە ئیش بکەن بەداخەوە من زۆر جار ئەڵێم ئەوانە ڕۆشتن کە سوکارەکەیان خۆ ئەتوانرا دەعم بکرێن ئێستا ئەتوانێت ئەمە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیشی لەسەر بکەیت نەچوە بچێ وەکو پێشتری شوتم ئەمە فایلێکی کراوەیە داخراو نییە چ لە ڕووی مرۆییەوە و چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی قەرەبووکردنەوە ینی فایلێکی کراوەیە ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین لە ئاسی نێودەوڵەتیە ئێمە ئەتوانین دۆکۆمنتی چیرۆکەکان بکەین ئێمە ئەتوانین دەستگای تایبەتمەند لە ڕووی زانستی و هەڵسەنگاندن بۆ لایەنە نەرێنیەکانی ئەم تاوانە بکە کە بۆ خۆی هەمووی نەرێنیە بۆ خۆی هەمووی نەرێنیە مەسەن لە ڕووی چەندی هات ڕووخە چەند کەس ئەنفال کرا و زیانی ئابووری چەند بوو ئێمە ئەتوانین لەسەر ئەمە چ دەستکەوتێ